سڵاوی خواتان لەبێ بینەرانی خۆشەویستی شاشە ڕەنگینەکەی پێام. جژنی قوربانتان پیرۆز بێ و هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێ، خۆشحاڵین کە لەگەڵتانین. بێگومان ئێمە لە جژنی قوربانە جژنانەمان هەیە بۆ ئێوە کۆمەڵێک بەرنامەی تایبەت بە جەژنمان بۆ ئامادە کردوون. لەو بەرنامانەش ئەم بەرنامەیە کە دیدارێکی تایبەتە، میوانداری ماڵێک دەبین کە خاوەن پێداویستی تایبەتن و خۆشەکانی جژن لەگەڵ ئێمەدا بەش دەکەن. دەپرسین ئاخۆم جژنە چۆن بەڕێوە دەبن و لەگەڵیاندا دەبین، ساتەکانی جژن بۆ ئێوە دەگوازینەوە لە ماڵەدا. بەڵام بە سەرەتا بچینە لای هەردوو بەڕێزیان کە زۆر بەڕێز کاک بورهان و چاوان خان. سپاس بۆ میوانداریەتان. حەزەکەم سەرەتا بچم لای کاک بورهان و سڵاوی خۆت لە بینەرانمان و جژنە پیرۆزەی خۆت بنێری بۆ ئازیزان و بینەرانی ئێمە لە هەر شوێنێک بن. سپاس بۆ ئێوە بە خێراتنتان ئەکەم بۆ کەناڵی پەیام بۆ ئەم بەسەرکردنەوەیە. زۆر خۆشحاڵ بووین. ئێمە لێرەوە جەژنەی خۆمان، جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستەی تەواوی موسڵمانان دەکەین لە جیهان و بە تایبەتی کوردستانی ئازیز و ئومێدوارین جەژنێکی پڕ بێت لە خێر و لە خۆشی. خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ کە یا ڕەبی. بەڵێ ئەگەر بچمە لای چاوان خان سڵاوی خۆت بە بینەران و جژنە پیرۆزەی خۆت بگەێنە لێرەوە. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سڵاوی خواتان لێ بە بینەران و ئێوەی ئەزیزیش بەخێربێن سەر چاومان لە ناخی دڵمانەوە بە خێراتنتانەکەین. خۆشحاڵ بووین کە ئەم جەژنەکەی ئێمەتان کرد بە چەند جەژنێک هاتنە میوانی ئێمە. لە ناخی دڵم و جەژنە پیرۆزەی خۆم ئاراستی سەرجەم مسڵمانانی جیهان بە گشتی و سلێمانی کوردستان بە تایبەتی ئەەکەم، خامپرست تایبەتەکانیش بە تایبەتی تر. داواکارم لە خوای گەورە لە جەژنی داهاتوو تا هەموو ئاوات و ئامانجەکان هابێتە دی بە گشتی و خامپەرستی تایبەت بە تایبەتی ئینشاءڵڵه. کاک بورهان بە سەرەتا وەکو هەر خێزانێکی تر کە ئامادەکاری ئەەکەین بۆ ئەم ڕۆژی جەژنە، ئێوە چۆن ئامادەکاریتان کرد و چۆن خۆتان ئامادە کرد بۆ ئەم ڕۆژە کە دەزانین جەژنی قوربان جژنێکە کە بەیانیان هەمومان کۆبینەوە لەسەر سفرە و خوانێک بۆ سەردان دەکرێت و کۆمەڵێک کللتوری جوانمان هەیە ئێمە لەناو کۆمەلگای کوردیە. گەر ئاواژەیەک بۆ بەڵێ کاک بورهان. بەڵێ خاتونکان، ئێمە هەروەکو خانەوادەی ئاسایی خۆمان ئامادەکەین بۆ جەژن هەر لە جلوبەرگ و پێداویستی ماڵ و هەموو ئەو شتانە ینی بەلامانەوەکو ئاساییە، ژیانێکی ئاسایی. ینی ئیجارە لە ڕووی پێشوازی خەڵکەوە خەڵکێکی زۆر ئەلحەمدولیلا ینی لەوە ماوە کە جەژنە پیرۆزەمان ینی بگەڕێن بۆ جەژنە پیرۆزە و گەدنازایی ئەو شتانە. ئێمە شەڕوا وەکو خەڵکی ئاسایی پێشوازیان یەکەین و زۆر ئاساییە، زۆر ینی شتێکی خۆشە بەلامانەوە بەڕاستی جەژن گەردن ئازایی و هیچ لە دڵا نامێن، ینی بەرامبەر بە یەکتر جەژن ڕەمزی ئەوەیە. زۆر باشە. ئەی چاوان خان ئەگەر باسێک لە خانوان بکەین چۆن خۆیان ئامادەکەن بۆ جەژن، چونکە من ئەوەی بزانم بەڕێستان کابانێکی زۆر تایبەتن و ئەتوان چێشت لێ بنێن و ڕۆژانە خۆتان کاروبارەکانی ماڵەوە بەڕێوە دەبن کە دواتریش بێکەوە دیمەنی چێش لێنانەکەیتەوە ئەبینین و بێکەوە ئەبین ئەم جەژنە بەڕێ ئەەکەین. با سەرتا بازەوکەین تۆ خۆ چۆن ئامادە ئەەکەی و چ خوانێک ئامادە دەکەی بۆ جەژن؟ من دایم بە گشتی ئەڵەم جەژن بۆ خانمان ئەنی ئەرکی قورسترا، چونکە پیاوان زیاتر هەر ئەرکیان مەراسیمەکانی ینی نوێژ و ئەوەیە و کاتێک کە هاوسەرەکەم ئەڕوا بۆ ڕۆشتۆ بۆ مزگەوت بەزم شەو ئامادەکاریم هەنێک کردووە وەکو قەیسی خوساندن و ئەوشتانە بۆی ئەمڕۆ لێ چونکە ئەگەر جەژن قەیسیتیانە بەلای من هەر جەژنیش نییە تا بەیانی کە هەموو کورد بەم شێوازەیە بەیانی کە ئەوچی بۆ مزگەوت بۆ نوێژکردن و مەراسیمەکانی نوێژکردن و ئەوە بکە نوێژی جەژن نوێژی بەیانی بکە. من ئیتر چێشتەکانی ترم ئەلحەمدولیلا ئامادە کرد و کاتە ئەمڕۆ قەیسی و برنج و شلە و مشکمان بۆ لێنی وایە. چێشتی جەژن زۆر خۆشە بە تایبەتمەندێکی زۆر جوانی هەیە بە تایبەتی خۆشەکەی لەوەیە کە هەموو خانەوادەگە کۆبێتەوە ساڵ بوو خێزانی بچووک بووین ینی هەر خۆم خۆی بووین تا یا جەژنێ لە ماڵی باوکم بیانە ماڵی خەسووم، بەڵام 2 ساڵە بێت تقریبا جەژنەکە لە ماڵی خۆمانەکەین. ئەلحەمدولیلا هەستەکەمیتر پێویستەکە لە ماڵی خۆمان جەژن بکەین. چاوان خان چۆن ئامادەی ئەەکەی ئەو خواردنانە؟ ڕەنگە لای زۆرمان پرسیار بەسەرڕ ئێوە بە بڵێن ڕۆشنایی بیناییتان نییە، بەڵام لاچێ دڵتان ڕۆشن بێ بە ڕۆشنی دڵتان ئەم خواردنە ئامادە بکەن لە دڵەوە بە تایبەتیش بۆ بۆنێکی ئاوا پیرۆز. بەڵێ من دایم ئەڵێم ڕاستە ئەم پرسیاری کە بە ڕێز دایکەی زۆر ینی خەڵک ڕوبەڕوومانەکاتەوە، بەس من دایم ئەڵێم تۆ خواردنەکان بەدەست دەکەی، خواردنەکان بە هەست دەکەی، بە دڵ ئەیکەی، بە مێشکەیکەی، نەک بە چاو نەک بە جەستا. ینی تۆ بێنە لەوانێ خانمێکەکە دەستیشی نەبێ هەر خواردن ئامادەکە، خانمێکە قاچیشی نەبێ هەر خواردن ئامادەکە، خانمێکەیە گوێی نییە هەر خواردن ئامادەکە، چونکە ئێمە خواردن بە هەست و بە دڵ دروست ئەەکەین.
هەموو پیشەکانی ڕۆژانەش خۆت ئەنجامی دیوە پیشەکانی ڕۆژانە الحەمدولله سپاس ئەوش فەزلی خۆی گەورەیە ئەنی بێ سپاسی خۆی گەورە بکەین هەموو کەسێک کە خۆی گەورە هەست و تاقە و توانایەکی پێبەخشێت ئەمە هیچ توانایەکی خۆمان نییە کە خوا پێمانێت کە لە نەحمەتەکانی خۆی گەورە کە پێبەخشی دەتوان هەموو جۆرە خواردنێک ئامادە بکەن سپاس بخوا هەموو خواردنێک ئامادە کردووی تەنها نەمکردێتانە بەس سەر و پێ بوو نانکردنیش نازانم ئەو دیشتە لای من قورسە و نەمکردوە بەڵام کابانێکی باشی کە توانی هەموو کێشەکانی تر لێبنی بەڕاستی بۆخوا ئەوەی کە ئەسا هات بێت مەمەهابێتە ماڵمان و ئینشاڵای شتامی خواردنەکان بکەن نابێ مجاملە وەصفی خۆمان بکەین چونکە هەر کەسێ وەصفی خۆی بکە نابێت بەڵام وەکو واقع الحەمدولله خواردنی دەستم هەرچی خوارد بێتی گلەی لێ نەبووە زۆر باشە کاک بورهان با باس لەوە بکەین هەر لە ئەمڕۆ بەیانی جەژنەوە ئێوە دەچنە مزگەوت و چۆن مەراسیمەکان ئەکەن ئەو مەراسیمە ئاینیانەی کە بۆنی جەژنەوە دەکرێت و دوای ئەوە چی دەکەن بۆ نمونە خەڵکی ئاسایی نانێکە خوات و دوای دەست ئەکەن بەگەڕان ئەم پەیوەندیە لای ئێوە چۆنە ئەم جەژنە لای ئێوە چۆن ئەکرێتەوە طبیعی ئەمە کە بۆ مزگەوت ئەمە لەگەڵ دراوسەکانمان ناڕۆ بۆ مزگەوت ینی دراوسێکمان هەیە ئەوە هاوکارمانە الحەمدولله دوایەوە کە هەر بۆ نوێژی بەیانی ڕوویتە ناگەڕینەوە نوێژی جەژنیش ئەنجامێ دوایەوە گەڕینەوە لە ماڵەوە سفرەوشت کە ڕاخراوە بەڕاتی جەوێکی زۆر خۆشە حل لە خۆ ینی ئینسان هەست بە تایبەتمەندیەکە کە لەم ڕۆژە کە جەژنە داوە نانوشتە خورێت ئێمە دەرگاوشت باڵاکەین و پێشوازی لە خەڵکەکەین کەواتە پێشوازی لە میوانی شەکەن و خەڵک سەردانتانەکە بە تایبەتی دراوسێکانتان وایە بەڕاستی زۆر خۆشە کە ئەو دراوسیانە تۆ لە ڕۆژانی ئاساییدا بەو شێوەی ینی نییە کە ینی ئەم جەژنە کە ئەوە ئەیان بینی یانە پێشەوە پێشوازی لەکەن و بۆ ئەم جەژنە بەڕاستی زۆر زۆر خۆشە گەردنە ئازایی عینی بەڕاستی جەژن زۆر زۆر تایبەتە زۆر زۆر باشە بێجگەلەوەی کە خەڵک سەردانتان دەکات ئێوە هیچ سەردانیەک ئەکەن لەگەڵ خات و چاوانە بە خێزانی بڕۆنە لای خزمانتان کەسانتان یان دراوسەکان ئەو کەسانی کە لێتانەوە نزیکن و خۆشتانەوە بەڵێ ئەمە ئەگەڕین لەگەڵ دەرو دراوسەکانمان توانین ینی ئەلحەمدولیللا ئەوە نەبووە کێشەکە خۆمان هەر لە ماڵەوە بێڵینەوە کە خەڵک بێسەدانەوە کە توانین بگەڕین ئەلحەمدولیللا خوای گەورە ئەو نیامەتەی پێ بەخشیونکەوە دڵمان خۆش بێ وەکو ئەو خەڵکە هەروە ینی بە سادەیی ڕۆژەکە بەڕێ نەکەین زۆر باشە چاوان خان تۆش بە هەمان شێوە سەردانیت هەیە لەگەڵ کەسی ئەم منتیقەی خۆتە پەیوەندی کۆمەڵاتیت هەیەەوە توانین لە جژنەکاندا سەردانیان بکەیت باڵە بەدڵنیاکو پێشووتریش چونتم هەر جەژنێگە چین بۆ ماڵی ینی یەکێک کەسەکان بەڵام ئێستا چونکە لە ماڵی خۆمان جەژنەکەین ئیتر دووەم ڕۆژ و سێم ڕۆژی جەژن سەردانی ماڵی خەزوران و ماڵ ئێمە بۆ حکومی ماڵی هەم ماڵی باوکم دوورە هەم ماڵی خەزوریشم دوورە ئێمە عین ناوەڕاستی هەردووکیانمان گرتەوە یەکیان لە کەلارە ماڵی خەزورم ماڵی باوکم لە شارباژێرە ئیتر لە دووەم ڕۆژی جەژنە ئەنی بەرەو دەرەوەی شارە ڕۆین بەڵام لا یەکەم ڕۆژی جەژنە دوانیوەڕان زیاتر عادەتەن ینی سەردانی ئەو ماڵانەکەین کە تێکەڵایمان زیاتر هەیە لەگەڵیانە و ئاشناییمان هەیە زۆر باشە وەڵام من حەزەکەم کاکبرا ئاماژە بۆ بگن کە چۆن ئەم خێزانە جوانەتان پێکهێنا چۆن هاوسەرگیریتان کرد ئێستش خاوەنی دوو منداڵی جوان کاکەمەتین و ئیلیاخان گەر ئاماژێک بۆ پرۆسە بن کە چۆن لەگەڵ چاوانخانەیەکتان ناسی و کە هەردووکتان خاوەن پێدایستی تایبەتیش بوون ئەمە ترسێکی دڵی ئێوە دروست نەکرد کاتێک ئەو ڕارەتاندا بەڵێ ئێمە تەبعاً لە ڕێگای دۆست و برادرەوە ئەم بە یەگەیشتەمان بوو سواز بە خی گەورە دیارەویستی خی گەورە ئەوە بۆ کە ئێمە بە یەک بگەین زۆر بەرەح دەروا ئەڵێ باشە ینی گەرمیان و شار باژێ بەڕاستی ئەمە ودایەکی زۆر دوورە چۆن یەکتان کردو بەڕاستی من لە کەلار لە ڕێگای یەک دوو بەرادەر بوو خێزانم وتیان ینی قوتابخانە ئەم لە قوتابخانە بوو لە قوتابخانەی پەیمانگای ڕووناکی لە سەمانی ئەی خوێن لە ڕێگای ئەوەوە پەیوەندیمان کرد بە مامۆستا عوسمانەوە تر باسی ئەم خێزانوی کرد وتی کچێکی وایە و لە بنەماڵێک ئەوە تەبەن هاتوچۆی عیلەی هەبوو لەگەڵیانە ئیتر کە من ڕاستەکەی بۆ مەسەلەی زەواج هەر بە ئەوم وت بە ئەو مامۆستا عوسمان ئیتر وەڵا ئێمە کە بە ئەوم وت ئەمی پێ ناساندم سەرەتا لەگەڵ ئەما قسەم کرد وتم هەر خۆم خاوەن پێداسی تایبەتم کە نابینام زیاتر لێ کتێبگەن بەڵێ ینی بۆ هەندێک مەسائل هەیە ینی ئینسان ئەبێ لێ سڵە کاتەوە مەسەلەی وراثیە وتم هەر خۆم وە ئیتر ئەمیش لەمیش پرسییم ئەمیش هەر خۆمە ئیترتم باشە هاتە سەر ئەوەی کەوا بڕیاری زەواج ئەلحەمدولیللا هەوڵماندا کەس و کار تێگەیەنی کە ئێمە کەسانێک بین ئیشاڵڵا
بە هاوکاری کەسوکار و کەسوکاری خۆم و کەسوکاری خێزان و زۆر هاوکار من یعنی هەر لە خوشک و براکانم لە خوشک و برای خێزانم بەڕاستی من لێرەوە سوپاسیان ئەەکەم سپاسی هەردوو خانەوادە ئەەکەم کە توانیویانە ئێمە بگەێنن بەم ڕۆژە و لەسەر پێی خۆمان بوەستین ئەلحەمدولیلا ئەم خوای گەورە ئەم دوو مناڵە جوانیشی پێبەخشین ئەمە ئەلحەمدولیلا فەزڵی خوای گەورەیە و لە ئێستادا و بۆ داهاتوو ئینشاڵڵا ئومێدمان پێیانە کە بوون بە چاوڕوونیەک بۆمان و کێشە هەندێک کێشەمان هەیە کە لە ئەمان بۆمان حەلیکەن ئینشاڵڵا بە گەورەی توانای خۆیان ئینشاڵڵا چەند خانماوەی چەند ساڵە کە ئاوا بێکەون یاخود با بڵێن ماڵی جیاتان هەبوو خۆتان ئیتر کاروبارەکانتان بەڕێوە بردووە ئێمە 9 ساڵە هاوسەرگیریمان کردو سپاس بخوا هەر یەکەم دقەش خۆمان یعنی بەجیا دانیشتین سپاس بۆ خوای تر بە هاوکاری هەردوو لامانی کە سوکاری هەردوو لاگەمان ئاسانکاریان بۆ کردین و من هەمیشە ئەڵێم زەواج بە زۆر ناکرێت دایم لەگەڵ هاوڕەکانیشمان مناقەشەم کردم زەواج بە زۆر ناکرێت عایلەکانتان تێ بگەێنن قەنەعەتیان پێ بکەن ئەو کاتە بڕیاری زەواج بدەن کاتە خۆتان ئەو بڕیارتاندا دواتر توانیتان کاتێ بڕای هاوسەرگیریمان نایعنی وەکو علاقە و ئەو شتانە نەبوو بەس تەنها ئێمە لەڕێی مامۆستا عوسمانەوە بوو مامۆستا عوسمان زۆر هاوکاری نابینایانە بەگشتی بۆ زەواج و ئەوەکو باوکێک وایە بۆ نابینەکان وەکو برایەکی گەورە وایە زۆر مشورخۆرە ئیتر قسەی لەگەڵ باوکم ئەوانە کرد و ئیتر ئەین کە سوکاری هەردوو لاماوتیان مادام خۆتان قەنەعەتتان بۆ ئیشە و بۆ شتەیە ئێمەش ئەلحەمدولیلا سوپاس خۆی گەورە چونکە قسمەتەکەی وادانا بوو چۆن لە قەڵەمی لەیا بوو چارە نووسمەت سپاس بۆخوا هەردوو لە ئاسانکاریان کرد و ئیتر لەو کاتەشەوە تا ئێستا خۆمان هەر لە سلێمانی بەجێدا با ئاماژەیەک بۆش بین کۆنتاکتان چۆنە پەیوەندیتان چۆنە لەگەڵ نابینایانی تر بۆ پێی کە ڕەنگە سەردانی نابینایانتان کردوبێ لەوێ کەسانی ترتان ناسی بێت سپاس بۆخوا من بە حکومی هەر لە خۆم 2009 توانای بینین و لە 2008 توان تقریبا ماملاتە بە هۆی زەختی چاوە ئیتر تێکەڵای ناو ڕێکخرا و پەیمانگەی ڕووناکی لەوێ خوێندم زۆربەی مامۆستاکانیشم لەوێ نابینا بوون ئیتر دوای ئەوە کارمان لە چەند ڕێکخرایەکە کردووە لە 3-4 ڕێکخراوە ئیشم کردو ئیتر کۆنتاکمان باشە لەگەڵ نابینەکانە بەگشتی ئێستاش ینی بەهۆی تەکنۆلۆژیا و ئەنتەرنێت و ئەوانەوە کۆنتاکمان نابینەکانی بەرفراوان کردووە لەگەڵ هەر چاپاچێک کوردستان سا پەیوەندی هەیە کاک بورهان بەم شێوەیە بەڕێزیشتان کۆنتاکتان هەیە پەیوەندیتان هەیە پەیوەندیمان زۆر خۆشە لەگەڵ برادرانی خۆمان کە نابینان ینی ئەوانەی کە عایلەیانێ و ئێمە زۆر سەردانیانەکەین ینی هاتوو ڕەنگە تەشجیعێکیش بێ بۆ ئەوان کە نمونەی ئێوە ببینن کە خێزانێکتان پێکێنا و بەڵێ بەدڵنیایە زۆر کات زۆر کچی هەیە زەواج کات زۆر کوڕ هەیە زەواج کات ینی دێ پرسۆڕایژمان پێکات زۆر کە هەر ینی کەسوکەشیان هاتوو بۆ مامان هەڵسوکەوتی کرد بدەن هەڵسوکەوتی ئێمە چۆن دوایەتی تێڵاوکو ئیمتیحانێک هاتین ینی وەکو تاقیکردن وەکو هەڵسەنگاندنەوە برادری خۆمەیە کە کوڕ بۆ نابینایە ینی هاتۆ پرسیاری کردووە هاتۆتە ماڵ ئایا تۆ چۆن ینی بڕیارەدا وتم ئینسان کەوتۆتە سەر ئیرادەی خۆی هەر شتێک لەسەر ئیرادە بڕیار لەسەر ئیرادە ئەیتر ئەو کاسەر کەوتووە خۆی گەورەش بۆ ئاسانە بە دنیای و خۆی ژیان هەموو ژیان قورسیتیایە گەمەژمانە ئێستا هۆنیان خان ژیان بۆ تۆش قورسیتیایە نەگوڵ هەمومان قورسیتیایە بەڵام ئینتر چۆن لە پاش هەموو قورسێک خۆی ینی ئاسانی دێ ئینسان ئەبێ هەوڵیش با نابێت ینی بەربەرەکانی گەڵ ژیان بکەین ئێستا من بڵم چاوم نابینێت تاڵ لە ماڵدا ئەنیشم وەنا من الحەمدلەوە کۆی نابینام خوێندنم کردو تاک و قۆناغی باش ڕۆشتم تا 5 ئامادەی ڕۆشتم ئیتر دوای بووم بەدایەکی نەمتوانی ئیتر شکر الحەمدلەوە لە ڕووی کابانیەوە لە ڕووی ئیشی دەستەوە لە ڕووی ماڵەوە ئیتر سپاس بەخوا ینی کۆمەڵێ بەهرە و توانام هەیە لە ڕووی ئەو کاتە لە ڕووی ڕاگەاندن ئیش دایمەن ئەڵێن ئەوانی کە خۆی گەورە کردنی بەخێون پێداویستی تایبەت کۆمەڵە توانای تریان پێ ئەدا ئێوە هیچ یەکێک لەو توانایەتان هەیە کاک بورهان یان خات و چاوان واللهی توانای من یعنی وەکو شعر و ئەم شتانەم نییە نەوەڵە ئەو لە بواری ئەلکترۆنەت وەکو ئیشی کارەبایی ئەم شتانەیە خۆش ئەوە بوارێکی تایبەتە ئێستا ئەم خانوشتەمان هێش کرۆ 9 ساڵە خۆمان ماڵین پێویستمان بە هیچ وەستایەک نەکرێ بۆ بڵین پلاگۆڕین و سەتەلای دانان و ئەو هەنی زۆربەی شتەکان هەر خۆیکە بەهرەی بەڕێستان ساتی ئاو کارەبا هەردووکیان خۆیکە بەهرەی بەڕێستان والله من هیچ بەهرێکی وا لە خۆم بەڵام هەڵەیە خوێندن و بەڵام الحەمدلله خوێندن و ئیشی دەست و درومان و ئەوانە هەمووی ئەوانش بەخۆی بەهرەن درومان ڕەنگە بۆ من قورس بێ چی بگابەوەی کە بەڕێستان ئەنجامی بن کاتە ئەوانەش زانین درومانەوە ئاسانکاری یعنی ئێستا هەیە خۆم بەر نابینەم دەست
بینایی لە دەست بم درومانم ئەکرد ئەو کاتە مناڵش بووم لە ڕێی دایک و خوشکەکانمانی فێر بووم بەڵام ئێستا لە توی نابینا بووم ناتوانم ئیش بە مەکینەکان بکەم چونکە بۆ ئەم مەکینانە تۆزێ قورسن بەسە مەکینەیەکەیە وەکو مۆبایلەکانمان ناتقەی لەسرە سەوتی لەسرە ئیتیساوە هەڵمەوە ئەو بەدەست بێنم بەڵام لەم ڕۆژانەی پرسیارن کە نابینەکان بەعام بواری مادیان ئەوە نییە کە بتوان ئەو مەکینە بەدەست بێنن بەزووکو بەدەست هەر خەریکم زۆر بەهرەیەکی جوانە بەڕاستی زۆر شتم دووری وە میوانمان دێت هەست ناکە کە بەدەست دووریمان بەدەست درومانم تیا دەست خۆش و لێکەین وای بەرداوامی بۆ خوازین بەهرەی جوانترە هەبێ ئینشاءالله عفو باسی بەهرەشی کرد بەهرەیەکی تریژێکی لەوانش مناڵ پەروەردەکردن ماڵ بەخێوکردنی ئەو دایکایەتی خۆی ئەرکێکی زۆر پیرۆزە ینی ئەگەر نەڵم کەسێک توانای نەبێ ناتوانم مناڵێک پێ بگەێنێ بە تایبەتی دەم ڕۆژە پەروەردەکردنی مناڵ زۆر قورس بووە زۆر من سپاس بۆخوا هەردووکیان ینی گەورەمان کردوون خۆی ینی خۆم و باوکی هەردووکمان شکر هەمووی تقریبا هەفتەیەک توانیمانە ینی میوان خۆ کەس تا کەس تا سەر لای کەس نابێ و تۆ مناڵ بۆ کەس نایێتە دنیا تا بۆ بەخێوکە سپاس بۆخوا بەڵێ هاوکاریان کردوین بۆ هەردوو لایەن بەڵام ئەرکە گەورەکە کەوتۆتەوە سەر خۆتان سپاس بۆخوا کاک بورهان تا چنێک هاوکارتان هەرچەنە مناڵەکانتان تەمەنیان بچووکە بەس ئەتوان هاوکارتان بن لەم تەمەنەکەمەیە بەڵێ من ئەم کچە بچووک ئەم کچەیە ئەتوانێ هاوکار ینی بۆ دەرەوە بۆ مارکێت و بۆ هەڵێشت لەگەڵ خۆت ئایبێ لەگەڵ خۆمە ئایبم باشە خراپ نییە الحەمدوللیلا ئیتر ئەو بچووکەشمان ینی ئەوش هەر هەوڵەیە بێ لەگەڵ ئەوش هەر ئەبەم ینی بۆی کە هەر لە ئایندێ هەر ڕابێ لەگەڵمانە بۆ ئەوی کە ینی هەندێک شت هەیە ینی پێمان بڵێ مناڵ ئەبێت لەگەڵ خۆمان ڕای بێنین ئەم بە تایبەتی ئەم مناڵانە ئەبێ ڕای بێنینکەوە سبەی نەبن بە گۆچانی دەستمان بتوانین ینی هەندێک ئیش هەیە کە ئێمەسەد نایتوانین ئەوان بیتوانن بۆمان ئەو بۆشایی و فەراغەمان بۆ پڕکەنەوە لە ئایندەدا ئینشاءالله لەبەرەوەی بەرنامەکەمان جەژنانەیە و میوانداریەکی جەژنانەیە بە لەم ڕۆژی جەژنەیە بەسەر هاتێکی خۆش شتێکی خۆش ئەگەر لە یادتانە بێ بۆمان بگێڕنەوە بۆ ئێمە و بینەران سپاس دەکەن یان یادەوەرێکی خۆش بێت وەڵاهی یادەوەری خۆش لە جەژنە هیچ شتێکم لە خەیاڵ نییە ڕاستەکەی یان با بڵێن جیاوازیەک لە نێوان جەژنی ئێستا و ڕابردووە جا نازانم ئێستا گەورەکان هەمیشاڵن هەرگیز جەژنی مناڵی ناگەڕێتەوە تامو چێژێکی خۆی هەبووە جا دەڵێن ئەوە هی ئەوەیە کە ئێمە گەورە بووین یان ئەوە تا بەڕاستی سەردەمەکەی گۆڕاوە پەیوەندیەکە بەوەیە کە گەورە بوونە اینجا سەردەمەکەیش تا ڕادێک گۆڕاوەوەی تەکنۆلۆژیاوە یعنی ئێمە من کە مناڵ بووم بەڕاستی کە ئەو ئەیاوت جەژنە ئیتر خواخوام بوو کەسێ بێ بماڵمانە ینی شتێکم باتێ و نقڵی بۆ بگێڕێ ینی شت بکڕم یاخود یارێکی بێ یاری بکەم بۆ پارێکە وەرم گرتووە کاتە تاموچێژێکی جیازی هەبوو زۆر جەژنانە پارەی جەژنانە زۆر خۆشە جەژن زۆر خۆشە ینی لە سەردەمی زوا خۆش بووە لە ئێستادا ئێستا شەر خۆشە خراپ نییە بەڵام بۆ گەورە تۆزەوەکو جاران نامێنێ ئەو جوڵێ و ئەو جۆش و خۆشە کە لە مناڵەیە هەیە لە گەورەی یان نامێنێ وای حتمما وایە بۆ تۆ چاوانخان هیچ جیاوازیەک هەیە لە نێوان جەژنی ڕابردوو ئێستاە خۆی بە دڵنیایەوە هەمومانەڵێن جەژنی ڕابردوو هەرچەند ینی خەڵک گەبواری مادیەکەشی زایفتر بوو بێ ینی پەیوەندی کۆمەڵاتەکان زیاتر بوو هەستەکەی کۆمەڵاتی زیاتر بوو ئەو کاتە جەژن ئەوەنە لەسەر سفێ ڕەنگا و ڕەنگیش نەئەکرا بەڵام لەزەت و تامی جیاوازترەکان خۆشتر بوو ئێسسێکی سفر زۆر ڕەنگا و ڕەنگە ڕازێتێتەوە بەڵام هەروکو ئەو کاتە تام و لەزەتینە ئیتر نازانم جیاوازی بە گەورە بچووکێکەوە یاخودنا بەس من دایمەڵم ینی پەیوەندی بەدڵەکان ئێستا مناڵێکی ئاواش ئەوەی ئێمە زوو دڵمان بە جەژن خۆش بوو مناڵەکانی ئێسش بۆ شکڵە نەماون بۆ جۆرە نەماون بەڵێ بەڕادێک ئەو خۆشیانە نەماوە هەمومان کەوتونێتە کونجی دیوارەکان و سوۆشیال میدیا ئەو شتانە بۆ خۆی کاریگەریەکی زۆری لە ئەپێکە یەک مەسج ئەنێریتر سلێکتەکەی بۆ هەر هەمووی بەڵام هەر ئەوەکو ئەوە نیە ئێستا بۆتە ئیمۆجیش بڵێ ئەنی هەروەکو ئەوە نییە کە بەرامبەر یەک دابنیش قسە بۆ یەک بکەین سەردام بکەین ئەمە بخۆی تاموچێژێکی تایبەتی هەیە ئێستا من ئەم شۆ لەگەڵ میانێکمانە مناقەشی ئەوە مەکرم وسا خێزانەکانیش گفتوگۆیان کەم بووە تۆسێکی دوو هاوسەدایشون بەرامبەرێک بەنامە بۆ قسەگەڵیەکەکەن و ئەین داواکاریەکان بە یەکتر دەڵێن ڕاستە خۆ نەیڵێن ئەڵێ بۆ لە وڵات دەکرد مۆبایلەکەم بەدەستەوەی خۆ هیوادارم وەکو چۆن ئێمە ئەمڕۆ ئاها بووینەتە میوانی ئێوە ئەم میوانداریە جوانەتان ڕێکخستووە خەڵکیش لێرەوە بینەرانمان لێرەوە ئەم هەنگاوە بنێن پەیوەندی کۆمەڵاتیەکانیان باشکەن وە گردن ئازایی بکرێ کاک بورهان با باسێک لە گرنگی گردن ئازایی ئەکەین لە جەژنە تا چەندێک گرنگە کە دڵمان فراوان بێ لەم ڕۆژانەیە ڕقوکینە لەبیر بکەین خۆی ئەمە پێغەمبەر فەرمووی سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەو حەدیثەی کە
ئەڵێت نابێ مسلمان لە 3 ڕۆژ زیاتر دەنگ لە براکەی دابڕێ دەنگ دابڕێ لێ ئەبێ هەر قسە بکەن ئێمەش لەسەر ئەو بنەمای حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێشەوای ئێمەیە نابێت یعنی بەردەوامی بە ڕق و قینە و بغز بدرێت لە دڵە بەرامبەر بە یەکتری ئەبێت لایەنی کۆمەڵایەتی زۆر گرینگە چونکە کۆمەڵ لایەنی کۆمەڵایەتی ئێمە چاو لە ئەوروپا با نەکەین چونکە ئەوروپا هەمووی وێرانەیە ئەوان بێدینن بەڵام ئێمە دیندارین ئێمە مسلمانین ئێمە پەیامێکمانەیە بۆ دوا ڕۆژی خۆمان کە ڕووناکی کەین ئەبێت پەیوەندی کۆمەڵایەتیمان زۆر بەهێز بێت لایەنی پەیوەندیمان زۆر بەهێز بێت بۆ یەکگەردن ئازایی و ڕق و قینە لە دڵا ئەبێ بە هیچ شێوەیەک نەمێنێت لە دڵی مسلمان ئەبێ بەرامبەر مسلمانی خۆی وەکو ئاوێنەوا بێ ناخۆ دڵی چاوانخان تۆ چاچەنێک ئەمەد لە خۆتا تەطبیق کردووە لە جەژنانە حەزت کردووە کە ئیتر لاپەڕێکی تازە لە ژیانمانە چونکە هەمومان لە ژیانمانە تووشی کۆمەڵێک شتی ناخۆشە بینینەوە هەڵەیەکمان بەرامبەر ئەکرێ ڕەنگە زۆر ناخۆش بێ تا چەندێک گرنگە لە جەژنە ئەمانە لە بیرکەین تا ڕادێک بووی خۆشی هەم لە جەژنەکە بینین هەم خۆی گەورەش ڕەنگە کار ئاسانیمان بۆ بکاو لێمان خۆش بوێ دنیای هۆنیاخان خۆی جژنە پیرۆزەین گردن ئازایی شتێکی زۆر ضرورە لە بینی مسلمانانە بەگشتی بکرێت بەڵام من بە پێچوانی وازانم زۆربەی کەسەوە زۆر گردن ئازایی ناکەم لە کەسەکان زۆر داواشم لەگەڵم ئاخر ئەزین چۆنە هۆنیاخان ینی خەڵک وای لاتەوە بەعام لە پشتی تۆ زۆر غیبەت و باس دەکات زۆر باسی کێشەکانە دەکات زۆر ئەتشکێنێتەوە کە دێتە ڕووی خۆت ئەڵێ گردنم ئازاکە با ئێمە هەرێکێک لەبەر خۆمانەوە ئەوە تەطبیق بکەین یعنی باسی کەسەکان نەکەین کەسەکان نشکێنینەوە شتێک نەکەین کە پێچی بە گردن ئازایی بێت بێگومان ئەوە زۆر ئەوە لەسەر و هەموو شتێک ئێستا ینی بینی جەژنەکان لەم جەژن بۆ جەژن کەسەکان دێت ڕێزم هەیە بۆ بینەران و بۆ بەڕێستان ینی هەموو شت هەڵسوکۆتی ئەکا بەرامبەر لە پشتەوە لە بەردەمتەوە بەڵام لە جژناڵە گردن ئازا بێت کاتە پێشەوەی دا گردن ئازایەکەین با ئەو شێوازەمان هەبێت لە دڵمانە هەڵکەنی ینی وڵامان لێبێ هەمومان یەکترمان خۆش بێ هەمومان چاکەی یەکترمان بێ خۆی ئەڵێت ئەبێ هەموو شتێک ینی کەسەکان باشی یەکتریان بێ خراپە یەکتریان ئەگەیمەوەمان کرد باشی یەکترمان ویست و دڵی یەکترمان نەڕەنجان ئەو کاتەش زۆر پێیسمان بە گردن ئازایی نابێت بەڕاستی زۆر ئاماژێکی جوانە هیوادارین کەیتر لەمە دووە کارێک نەنوێنین کە پێویست بە گردن ئازایی بکەوەگەی بەڕێستان غیری دایک و باوکو و کەسە نزیکەکان ئەڵەمە بەڵێ دایک و باوکانە پێیان ئەوەیە تۆ داوای گردن ئازاییان لێ بکەی بەڵام دۆست و هاوڕێ و برادەر و ینی کەسانی دوور من ئەڵم با ئەو خوان ئەو هەڵسوکەوتە ینی چۆنەڵێ ئەو سیفاتە لە دڵی خوانە ینی لابەرن بۆی کە پێیان بە گردن ئازایی نەبێت ینی شکانەوەی کەسەکان ئێستا بۆ نمونە من خۆم نابینایەکەم ئەچمە دەرەوە ینی کەسێک تعلیقێکت لێیە یاخود برادێکی دێت کەسێک دێتە ماڵە تعلیقێکت لێیە ینی لە پشتەوە پێ دەڵێ ئەوە نابینای ئەوەیە ینی ئەوە نەڵێت باشترە نەگلەوەی بێداوای گردن کاتە بە شازێک لە شازەکان کاک بورهان دڵیان ناڕەحەت کردوون کە قسەیەکیان کرد بێ ڕەنگە لە نەزانی خۆیانەوە یاخۆ هەڵسوکەوتێکی ناشرینە ئەنجام بێ کە ئێوە تا چەندێک گرنگە کە خەڵک لێرەوە تێبگا بینەران لێرەوە وشیار بن کە ڕەنگە هەشت کەم و کورتێک بێ یاخۆت هەر ڕووداوێکی ناخۆش بێ بەژیان ئێمەش دووچاری کۆمەڵە گرفت ببینەوە کەسمان بێکەم و کورتی نین چی بە بینەران دەڵێ هۆشیاری چیە بۆ خەڵک خۆی هەموو کەسێک بێکەم و کورتی نابێ هەموو کەسێک هەمومان بەش خۆمان کەم و کورتیمان هەیە کەم و کورتی هەیە بەڵام من خودی خۆم ینی بە خێزانی شۆڵێم ئەڵێم ینی براوەترین کەس ئەوەیە کە ڕق و بغز لە دڵان نەهێڵێتەوە ئێمە مسلمانین ئێمە پێغەمبەرێکمانەیە صلی الله علیه و سلم ئەو پێغەمبەرە هیچ بغز و قینێکی لە دڵان نەبووە ئێمەی شوێنکەوتی ئەو بۆ ببین یعنی بغز و قین و دڵمانەوێ بەڵێ دڵمان شکێنراوە ینی ناڕەحەتیان کردوین بەڵام هەوڵمان داوە زاڵبین بەسەر خۆمانە و ینی لە کەسەکان لە ناخی دڵەوە خۆش بین و دوای خێریان بۆ بکەین خۆی گەورە هیدایەتیان باو ئیتر بەڕاستی هەموو ناڕەحەتێک هەیە لە ژیانە هەموو سەختێک هەیە لە ژیانە بەڵێ چەند جوانانی کە لەگەڵ کەسانێکی وەکویا کۆ بینەوە ئەوەی تر هیوامانەبێ بۆ ژیان بە چاوێکی تر ڕۆشنترەوە لە ناخی دڵتانەوە لە ژیانە ڕوانن تا چەندێک گرنگە ئەم ئومێدە لەناو ئێمە زیندوو بێتەوە یعنی بەڕاستی من زۆر کەسم بینی و هیچ کێشێکی نیە لە ژیانە بەڵام دائیمەن گلەی ئەکا ناڕازیە چاوان خەنگەر ئاماژە بووی کە ئێمە چۆن ئەم گەشتبینی لەناو خۆمانە بنیاد بنین یعنی سەرڕای هەموو ئەو ناخۆشیانی هەیە لە گیانە ئەم جژنە بە ئیتر هەنگاوێک بێ بۆ ئەوی کە خۆشتر بژین باشتر بژین ئومێدمان هەبێ ئەدەنی چۆنە هۆنیاخان ئێمە باس لەسەر و هەموو شتێکەوە بیر لە ئەوە بکەین و ئێمە خۆڵخێنەرێکمان هەیە کەسێک خۆی گەورە دروستی کردوین
هم بە هەموو جۆرێک دروستی کردین بە هەنی هەموو ئێستا بۆ من هەیە ئەسمەرە هەیە قش درێژە هەیە ینی چاوکاڵە هەرێکی سیفاتێکی هەیە ئەوش بە خۆی جوانیەکی بەڵێ بە دڵنیاییەوە هەرێک و سیفاتێکی ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئومێد لە دڵمانە دروستکەین ئومێد لە دڵمانە گەورەکەین بۆنی من نەڵم وڵات چاوم نییە ئیتر بێ ئومێدم یەکێک نەڵێ دەستم نییە بێ ئومێدم یەکێک نەڵێ باڵام کورتە یەکێک نەڵێ باڵام بەرزە یعنی ئومێد لە دڵمانە گەشە و چەکەرە بکات کە هەمیشە بە ئومێدەوە بژین چونکە ئومێد لە دڵایە لە جەستانیە هیوا لە دڵایە لە جەستانیە من دایمەڵم خۆشببختی لە دڵایە لە جەستانیە ئیتر بۆی کە هەمووشمان ئومێدمان هەبێ هەمومان بە هیواوە بژین ئەو کاتە هەمومان دڵمان خۆشە بێ و چۆن لە دڵتەنگەکانمان لەسەر ڕوخسار لا ئەچێ من برادری خۆم هەبوو توێتی خۆزێت چاوانێک یەک تۆست چاوان ببینم بێتاقەت و دڵتەنگ بێت یعنی زۆر کات دوای پێوتم بەهاندەرێکیش بۆ ئەوان بەدڵ ئینشاءالله فەزلی خۆیان بەسەرمان زۆر لە برادەرەکانمان دێن بۆ ماڵمان ینی بڕۆمان پێ بکڵێ ئەوەی ئەندین لە ماڵیەوە مرتاحە بین و ئەمێنینەوە و ینی دەرچوون و پارکەکان و ئەوانە ئەەکەین ئەڵێ ناچینە ماڵی خزم و کەس و کاری خۆمان ئێستا زۆربەی برادرشتمان بێت خواردن سازەکەم چین لە پارکەکان دانیشین ئەی خۆین کاتە سەر ڕێەوە هەڵتان ناوە کاک بڕان کەشێکی جیاواز بۆ مناڵەکانیشتان بسازێنن بیان بەنە دنیای دەرەوە گەڕانێکیان پێ بکەن چونکە دەبینین ئێستا زۆر گرنگە ئەمە بۆ مناڵ کە خۆشیەک ببینێ لەو تەمەنە مناڵەی کە هەیە ئێمە هۆنێ خانێمە لە ئەم مناڵانە ناخێ مناڵ تێ ئەگەین چونکە مناڵ خۆشی خۆی ئەوێ ئێمەش ینی الحەمدولillah توانیمانە بیان بینە دەرەوە بۆ پارک و بۆ ئەو شوێنانی کە خۆیان ئەیانەوێ هەڵمان دیاوە ینی لەگەڵ کەس و کارۆمانە بیان بینە دەرەوە چونکە مناڵ جیهانێکی تایبەتە ژیانێکی تایبەتە ئەو ژیانەکە ڕۆیی ئیتر یا ئەو شتە لە دڵیان مایەوە من دڵنیام ینی شت لە دڵا مناڵ شت لە بیری ناچێتەوە سا من هەندێک شت ینی لە مناڵێن نەمتوانێ بیکەم ئێتە بە هەر حاڵەتەکەەوە ئێستا هەر پێی ناڕەحەتم بەڵام الحەمدولillah ئەمە کە خۆمان ینی نبینین خاوەن پێداش تایبەتی نەمانهێشتووە مناڵەکان بە کەم و کورتیوە گەورە ببن. کاک بورهان بە دواپەیامی بەڕێستان کە ئێمە تر ئەم دیدارە کۆتایی پێهێنین دواپەیامی تۆ بۆ بینەرانمان لەم جژنەیە چ قسێکت ماوە کە بیکەیت؟ وەڵام من دواپەیامی من لەم جەژنە ئەڵێم بارڕۆخۆکینەوە بۆ غۆز نەمێنێ وابەتەوە تەبایی و خۆشەویستی محیبەت جێگەی هەموو شتێ بگرێتەوە و هەمومان دەست لە دەست پێکەوە بەخۆشی بژین خەم و پەژارە و ناڕەحەتی وەلا بنین بەڕاستی جەژن ڕەمزی موسڵمانە کە هیچ شتێک لە دڵا نەمێنێ بەرامبەر بە یەکتری جەژن ینی بۆ خۆی ئاوێنەیەکە جەژن بۆ خۆی ئاوێنەیەکە کە ینی هیچ شتێک لە دڵا نەمێنێ پەیامی من ئەوەیە ئەڵێم ینی هەموو مسلمانێک ئەوەی کە خەمی ئەوەی کە ناڕەحەتیە یەکەم دوعاوەکەین خوای گەورە نەخۆشینەکانمان شفا بدە ناڕەحەتیەکان لەسەر دڵی مسلمانان لاباچی مسلمانانی جیهان و ناوخۆ هەر هەموو مسلمانێک کە ناڕەحەتێکیە خوای گەورە هیدایەتی هەموو لە یەکوای یا ڕەبی و ئێمەش خوای گەورە چۆن تا ئێستا الحەمدولillah بەسەرکەوتووی بەسەربەردی ژیاوین وەلا ئایندەشە هەروە بمێنینەوە ئینشاءالله. چاوان خان با دواپەیامی تۆش بگەینین بە بینەرانمان لە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر شتێکەما بێت. وەڵا پەیامی من لەم جەژنەیە داواکارم لە هەموو خێزانەکان کە خانپەرستی تایبەتیان هەیە بەڕاستی چونکە ئێستاش چەمکی ڕۆشنبیری نەگەیشتێتە هەموو کونجێکی ئەم وڵاتە نەگەیشتێتە کونجێکی هەموو ماڵەکان. داواکارم هەر ماڵێک هەر خێزانێکی بەڕێز کەسێکی خانپەرستی تایبەتی هەیە با بەڕێز و احترام و سەیریکە وەکو بەزەیینا وەکو ڕێزی و احترام وەکو مناڵەکانی تر جیاوازی نەکا لە بینیانە چونکە هیچ جیاوازیەک نییە لە بینی ڕۆحەکانە خی گەورە هەمومانی وەکو یەک هەنار دروست کردووە ڕۆحەکانمان هەمووی وەکو یەکن داواکارم لەو خێزانانە خی گەورە ڕەحم بخاتە دڵیانەوە جیاوازی لەبینی مناڵەکان نەکەن و وەکو ئینسانێک سێری مناڵەکانیان بکەن وەکو مناڵێک یعنی وەکو مرۆڤێک وەکو خانپەرستێک تایبەت سێریان نەکەن بۆ لایانی هاوسەرگیری ێستا من ئاگام عینلێ و زۆر کەس باس ملاعەکە زۆر کچێ ئەیهەیە هاوسەرگیری بکە زۆر کوڕهەیە ئەیهەیە هاوسەرگیری بکە لەگەڵ هەمان توێژەکەی خۆی ئایا توێژی کەمەندان بێت توێژی نابینا بێت توێژی نابیست بێ بەڵام خێزانەکان ڕێگرن زۆر ڕێگرن داواکەم لەو خێزانەیە بە چاوێکی ینی ئیمانیەوە سەیری بەندەکانی سەیری بەرامبەرەکانیان بکەن چونکە خی گەورە ئاسانکاری بۆ هەموو کەسێک ئەکات خی گەورە ئاسانکاری بۆ هەموو تاکێک ئەکا ئەوانیش ینی مادەم خی گەورە ئاسانکاری ئەکا با خێزانەکانیش ئاسانکاری بکەن.
کاک بورهان خاتوچان ئاماژەی بۆیە کە درومانی ئەکا و دەستڕەنگینی هەیە ئێوەش بەڕێستان پیشێکتان هەیە کە هەر لە ماڵەکەی خۆتانە نزیک ماڵەکەی خۆت فرۆژگایەکەت هەیە گەر باز لەوە بکەی کە چۆن توانیتە ئەم فرۆژگایە بەڕێوە بەریت و ڕۆژانە کار بکەی لەوێدا. وڵاهی سەرەتا ئەم فرۆژگایە کە بیرم لێ کردەوە کە دای بنێم یعنی قرس بوو بەلامەوە دەمێکە بیرم لێ کردووە بەڵام لە ڕێگەی دۆستێک و برادێکەوە ینی زۆر هاانیان نەدام هاندەرم هەبوو ئەلحەمدولیلا توانیمان کە دوکانەکە دابنین بە هاوکاری مسلمانێک ئیتر ئێستا الحەمدولیلا زۆر باشینە ناو دوکانەکە ینی خەڵک ڕێزمان لێگرێ بەڕاستی مناڵی بچوو گەورە هەر هەمووی دێ هیچ شتێکی نابەجێ ناکەن کە بەرامبەر ئێمە کە دڵمان پێ ناڕەحەت کاتەماوەیەکی زۆرە سپاس بەخوا کە خەریکی ئەم پیشێن و دوکانەمان ینی داناوە الحەمدولیلا من خێزانیشمان هاوکارمە ینی پێکەوە دوکان نتوانی کاتە توانیتانە بێکەوە ئەم کارە بکەن چونکە بە حکومە من ئەگەر چوومە دەرەوە یا قسەدانی شتێکم هەبوو ئەم لە ماڵەوە بێنێتەوە ترم کێشەی نابێ ئینشاڵڵا هەروەکو خۆم ئەتوانێ بەڕێوەبەرێ. زۆر باشە زۆر سپاسانەکەم بۆ میوانداری جوانە کاک بورهان و چاوانخان خۆشحاڵ بووین لەگەڵتان دووبارە و هەزار بارە لێرەوە دووبارە بەخێر بن سەر چاو باشحاڵتر ئێمە بووین زۆر سپاس بۆیە ئەم دانیشتمان پڕکە لەمای خێر و خۆشی یاڕەبی. دووبارە و هەزار بارە لێرە جژنی قوربانتان پیرۆزەکەین هیوادارین ئەم ڕۆژانی جژن بەخۆشی بەسەر بەرن سپاس بۆی کە بینەرمان بوون هیوادارین بەرنامەکەتان بەدڵ بوو بێ بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ.